پلەپایەی ئینسان لە دینی خوایە و لە لای خوا و لە بەرنامەی خوایە بە پێی تەقوای کەسەکەیە، بە پێی ئیمانی کەسەکەیە، بە پێی ئەوەیە کە ئەو کەسە چەندێک فەرمانەکانی خوا جێبەجێ بکا و چەندێک دوور بگرێ لە نافەرمانیەکانی. لە ئاینی پیرۆزی ئیسلامە پلەپایەی کەسەکان ناگەڕێتەوە بۆ عەشیرەت و بنەماڵە و قەومیەت و ئەو جۆرە شتانە. ئایا ئەمە چی قەومیەتێکە؟ ئەوە لە ئیسلامە نییە. ئایا ئەمە لە چی عەشرەتێکە؟ لە ئیسلامە ئەوە نییە. پلەپایەی کەسەکان بەوە قیاس ناکرێ. ئەبوو لەهەب مامەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم و جوانترین کەسەکان بووە، لە جوانترین کەسەکانی مەکە بووە، بەڵام کافرە و خوای تەعالا سوورەتێکی لەسەردا بەزان. جولەیبیبیش ئەو پیاوە بەڕێزەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەندە ڕێزی لێ گرتووە کە باس ناکرێ، ئەوەندە بە گەورەی گرتووە کە باس ناکرێ، لەگەڵ ئەوەیشە نازانرێ لە نەسەبی بۆ کوێ ئەگەڕێتەوە لە قەولی صحیحە. خوای تەعالا لە قورئانی پیرۆزە لە سوورەتی حجورات ئاەتی 13 ئەفەرمێ یا ئەیوهە الناس خەڵکینە ئینا خەلەقناکم من ذەکەر وئونثا، ئێمە ئێوەمان خەلق کردووە لە نێر و مێیەک، لە ئادەم و حەوا، وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا، پاشان هەر لەو ژن و پیاوەوە ئێوەمان کرد بە ئەم گەل و نەتەوانەی کە ئێسە لەسەر زەویە هەیە تاوەکو یەکتری بناسنەوە. یعنی ئەم گەل و نەتەوانە بۆ ئەوەیە خەڵک یەک بناسێتەوە، ئەمە کوڕی فڵان بابە و ئاوا هەتا ئەگاتە ئادەم عليه السلام. بۆ ئەوە نییە ئەم گەل و نەتەوانە کە خوا دایناوە ئێمە شانازی پێ بکەین بەسەر یەکتریە. یعنی خوای تەعالا ئێمەی کردوتە شعوب و قەبائیل بۆ تەعارفە، بۆ پێکدادان نییە بین لە یەکتری. ئەمە کوردە با لە عەرەب، ئەوە عەرەبە با لە کورد، ئەمە تعدا بەسەر ئەوی ترا بکە، ئەمە دەوڵەتێ داگیرکە و هەرچی نەتەوەیەکی تر هەبێ بیچەوسێنێتەوە. ئەوە ئەمڕۆ بوو بەکار بەدەست، هەرچی عەشرەت و بنەماڵەکەی خۆی هەیە بیدا بەسەر خەڵکی ترا. هەر کەسێ لە ئەوان بێ دەرەجەیەک و پلەیەکن، هەر کەسێ لە ئەوان نەبێ ئەبێ لە خواری خوارەوە بن. لە ئیسلامە شتیوان نییە. و ئەمە پیسترین شتەکانیشە. خۆشەویستەکانم، پیسترین شتەکان ئەوەیە کە بەو شێوازە معاملە بکرێ کە خەڵک میزان و ترازوو لە لای خەڵک ئەوە بێ ئەمە لە فڵان بنەماڵێ، لە فڵان عەشرەتە، لە فڵان قەومیەتە. پیاوچاکی و بەجێهێنانی فەرمانەکانی خوا دەور نەبینێ. جا خوای تەعالا فەرمێ ئینە ئەکرەمەکم عیند الله ئەتقاکم، باشترین کەستان ئەوانن کە خۆیان ئەپارێزن لە نافەرمانیەکانی خوای تەعالا. ئین الله علیم خەبیر، و ئەوەش خوا خۆی ئەیزانێ. یعنی تەقوا شتێکە لە ناو دڵایە. خوای تەعالا پێی عالیمە، پێی ئاگادارە، بەڵام ئێمە زاهیرەکەی ئەبینین. ئێمە ئەبینین ئەم کەسە ڕوو لە خوایە، ئیتر ئێمە زاهیر گومانی چاکی پێ ئەبین، بەڵام خۆی لە ناو دڵۆ چۆنە ئەوەش لای خوا ئەمێنێ و پاداشتی قیامەت جیاوازە لەگەڵ پاداشتی دنیایە. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەجەت الوداع لە ناو 120,000 سەحابەیە ئیعلانی کرد و لە آخری تەمەنی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی یا ئەیوهە الناس ئەلا ئین ربکم واحد، فەرمووی خەڵکینە پەروەردگاری ئێوە یەکێکە، وئین ئەباکم واحد، باوکتانیش یەکێکە، ئەلا لا فەضل لعەرەبی عەلا ئەعجەمی، فەضلی عەرەب بەسەر غەیری عەرەبان نییە شتیوە، ولا لعەجەمی عەلا عەرەبی، وغەیری عەرەبیش بەسەر عەرەبا فەضلی هەبێ شتیوان نییە، ولا لأحمر عەلا ئەسوەد، کابرا سوورە سپیە فەضلی ئەدرێ بەسەر ڕەش سپێستێکە شتیوان نییە، ولا ئەسوەدە عەلا ئەحمەر، یا ڕەشەکە و ڕەش پێستەکە فەضل بدرێ بەسەر سوور و سپێکەیە.
إلا بالتقوى پاشان فەرمووی ئایا گەیاندم مسلمانان گەیاندم پێتان مسلمانانیش فەرموویان بەڵێ ئەی پێغەمبەری خوا گەیاندت ئەمە پەیامێکی پێغەمبەرە صلی الله عليه وسلم لە کۆتایی تەمەنیا بۆ ئەوەی تر مسلمانان کەس خۆی بە خاوەن فەزڵ زیاتر نەزانێ بەسەر کەسی ترە